بینەرانی بەڕێز ئەم کاتتان باش خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی تری هەمان پرسی بەرنامەکەمان ڕەهەندە فیکریەکانی زانست پێتان شاد دەبینەوە. هەندێک لە بانگەشەکارانی باڵادەستی زانست بێنیازبوونی لە هەموو کایەکانی دیکە بە فەلسەفە و زانستە مرۆییەکانەوە بانگەشەی کۆتایی فەلسەفە یان مەرگی فەلسەفە دەکەن. ئایا زانست لە توانایدایە هەموو ڕێگاکە بەتەنها خۆی هەموو ڕێگاکە ببڕێت، یان بەمانایەکی دی ئایا هەموو کەرەستەکانی ڕاوەکردن لە نێو زانست خۆیدا بەردەستن؟ بە نمونەیەکی سادە، زمان کە ئاگامەندیەکی فەلسەفیە پێویستیەکی بێچەندوچوونی زانستە بۆ هەم تعبیرکردن و تێگەیشتن لە خۆی، هەم تا ئەوەی بتوانین لە ڕێگەی زمانەوە خۆی فۆرمیولە بکات، واتە زانست خۆی فۆرمیولە بکات. بۆ گفتوگۆکردن لەبارەی ئەم پرسیارانە و چەندینی دیکەشەوە بە خۆشحاڵیەوە لەم ئەڵلقەیەش میوانداری دەکەین لە بەڕێز دکتۆر حوسێن ڕابی، مامۆسای کۆلۆژی زانست لە زانکۆی سلێمانی. مامۆسا حوسێن بەخێر بێت و خۆشحاڵین بە ئامادەبوونت لەم ئەڵلقەی دیکەی بەرنامەکەماندا. مامۆسا، هەمان ئەو سەرەتایە دووبارە ئیکەمەوە بە پرسیار لە جەنابەت، ئایا زانست لە توانایدایە خۆی هەموو ڕێگاکە بە تەنها ببڕێت؟ واتە بەمانایەکی دی زانست دەتوانێت لە ئاست فەلسەفە و زانستە مرۆییەکان بێباک و بێنیاز بێت؟ بۆ نمونە هەندێک لە بانگەشەکارانی زانست باڵادەستی زانست و بێنیازبوونی لە هەموو کایەکانی دیکە لە بەرەنجامی گەشەسەندنی زانست و دابەشبوونی بەسەردایان لە قیزانستی سربەخۆدا باس لە مەرگی فەلسەفە دەکەن یان باس لە کۆتایی فەلسەفە دەکەن. لێرەدا گرنگە بۆ هێما بۆ ئەوە بکەین کە کەرەستەیەک بەدەست زانستەوە بۆ تعبیرکردن لە خۆی و فۆرمیولەکردن یان تێگەیشتن لە خۆی و هەم تعبیرکردن لە خۆی زمانە. زمان کە ئاگامەندیەکی فەلسەفیە، ئایا دەتوانێت لە دەرەوەی زمان ئەوەی کە هایدگەر ئەڵێ زمان ماڵی بوونە، نەگەوەی کە زمان ئەو شوێنەیە کە زانست و فەلسەفە تیایدا خۆیان نمایش دەکەن، بەڵکو زمان ماڵی بوون لە ڕێگەی زمانەوە بەرجەستە دەبێ. زانست ئەتوانێت لە هەموو ئەم کایانە لە نێویشیاندا زمان بێنیاز بێت؟ واتە کەڵی زمان واتە فەلسەفە. خۆی زمان یعنی مێشک، یعنی مایند، یعنی بیرکردنەوە، یعنی مێشک. زمان ئاوێنی مێشک، یعنی دەربڕینێکە لە ینی بڵێن ئامرازێکە کە تۆ کە هەر کەسی ئەتوانێت ئەوەی کە لە مێشکایەتی پێی بڵێ بە ڕێگەیەکی تریشەیە، ئەویش بیرکاریە، مەتمەتیک. پێویست ناکە قسە بکەی لە زانستە، پێویست ناکە قسە بکەی لە زانستی فیزیک، ئەسڵ پێویست ناکە قسە بکەی، توانی بە ژمارە قسە بکەی، چونکە تۆ تیۆریەکانت داڕێژی و لە کۆتاییە هەموو شتێ بە مەتمەتیک یا بە بیرکاری دێنی تیۆریەکەت پەرە پێدەی و پێشبینی پێەکەی، مۆدێلی پێ دروستەکە و پێشبینی بەسە داهاتی هەر سیستمێک هەر یا گردردونی پێەکەیت و ئەچی تاقیەکەیتەوە. بەڵام ئەوە کە بڵێ نایە فەلسەفە مردووە نامونەوە بڕوان بەوە نیە، ئەوەی کە هاوکینگ ئەو شتی وروژ پێشترش کەسانێکی تر فیلسوفی گەورە خۆیان قسەیان کردووە. بەڵام ئەوەی کە بڵێن هاوشینگەوەی وت زۆرتر هاوکینگ کەسێ بوو هەنێ جار شتێکی وروژان بۆ خەڵک سەرنجی بۆ لای پرسەکە ڕابشێشێ بێ بەرە و شتەکە، ینی سەرنجی خەڵک ڕابکێشێ کە بڵێن قسە بکەن لەسەر و مۆزوع. بەڵام مردن نا بۆ مانا مردنە نا. بەڵام من لە پەشی پێشووە ئەوەم عەرزکردن کە ئامانجی زانست چییە؟ ئامانجی زانست، ئامانجی فەلسەفە، ئامانجی هونەر، ئامانجی ئاین، هەمووی یەک ئامانجە، دۆزینەوەی خوایە. ئەوەی کە ئێمە بۆچی دێرین، لەکوێ هاتوون و بۆچی دێرین؟ بە زمانی ئاینی بێ بەخوا یا بە زمانی ئەوەی کە فەلسەفەی سەدەکەی ناوەڕە سەر بێ بەخواوە. سەرەتا مرۆڤ ئاین و هونەری داهێنەوە. ئاین و هونەر تقریبان هاوکاتن، بڵێن 600,000 ساڵەوە پێشەوە هەیە، هەردووکیان هەن پێکەوە هەن. بەڵام نەیتوانیوە تێری نەکردووە، جێی پرسیارەکە نەیاوەتەوە. ئەوە فەلسەفەی داهێناوە، فەلسەفە نوێترە،
بەپێی ئەو شێوەزی کە بڵێ لوتکەکەی لە هەموو شوێنە هەبووە بیرکردنەوەانە بەڵام لوتکەی بیرکردنەوەکانی مرۆڤ تقریبان لە یۆنانی کۆنا بەرجەستا بێ دوای ئەوە هەر ئەوە زانستی لەکەوێتەوە کە بۆ من ڤێرژنێکی نوێیە بۆچی بۆ هەمان پرس ئەوڵێ مرد بۆ مانایاڵێ کە نەیتوانی وەکو هوەریش نییە کە مەسەلەن ناتوانانی وڵامەکەت باتەوە بەڵام شت بۆ خۆڵقێنێ حەز لێیە وەکو ئاینیش نییە کە سەرسامە بکە فەلسەفە شێت هینتەکە ئەز مێشک ئازیەتەیە پرسیارە وروژێنێ ینی بڵێن پرسیار بەرەو پرسیارت بە زانست شەرەوەکە ئەوە لەو دیدگاوەیە کە ئاڵێ مەسەلەن فەلسەفە من بەڵام فەلسەفە لەگەڵ زانستەکە هەیە فەلسەفەی زانست لەگەڵ زانستەکە هەیە لە هەموو شوێنەکە هەیە چونکە بۆچی پێویستی بە فەلسەفەیە بەڵێ واتە زانست بۆچی پێویستی بە فەلسەفەی زانست مێتۆدەکان لە کاتێکە هەمووی ژمارەیە وەکو پێشتر ئاماژە مێتۆدەکان تۆ مێتۆدە بەکاریهێنی تا چەندە دڵنیای ڕاستە کەواتە تەنها ژمارە و ماتماتیک کافی نییە بۆ ناوت زمان پێویست ناکە زمان پێویست کە زانستکارێکە ئیشەکە پێویستی بە زمان نییە بەڵام ئایا چەندێ ئەو شتانی ڕاستە ئایا بڵین ئەو دوو تیۆریانی کاتان چەندێ بەڕاستی ڕنگدەرەوەی ئەو سروشتن کە ئیشی تیاکەی یا مەسەلەن بۆ جیهانێک کە تۆ نایبینی وەکو جیهانی ناو ئەتۆم وەکو سەرەتای گەردوون سەرەتای ژیان ئەمانە چ میتۆدگەرە لێرە ئەتوانی بەکاربێنی ئیشی پێ بکەی لێرە فەیلسوف لەگەڵ نەبێ هیچی پێ ناکرێ دەوە لەرە فەیلسوف مەسمەوە نییە کە مەسەلەن کەسانێکە قساکە لەوانەیە فەیلسوفەکە کەسێ بۆ ئەینشتاین مەسەلەن ئەو پرسیارە فەلسەفیانەی کە ئەینشتاین لە مێژووی فیزیا لە سەدەی بیستەمە وروژانی بە دژی زانستی کوانتەم چەندن ڕقی گەورەی زانستی لێ بووەوە کەیکە لەوانە مەسەلەن جیرۆدیە ئینتانگڵمنتە ئەمە لەو ڕخنە فەلسەفیانەوە هاتە ئاراوە کە ئەینشتاین لە زانستەکەیە کرد ئەوەی کە بڵێن فەلسەفە مردووە نام قسە ڕاست نییە چونکە فەلسەفەی عەقڵی مرۆڤ و من زانستەکەشم ناونە عەقڵی ئەزمون کراو عەقڵی مرۆڤ قەت نامرێ بەڵام ئایا عەقڵە ئەزمون کراوەکە وەنی بڵێن عەقڵە ئەزمون کراوەکە پێویستی بە عەقڵە ئەزمون نەکراوەکە ئەزمونگەر یا ئەزمون کراو یعنی چونکە تۆ زانست تا ڕادیەکرا بڵێ ڕابردووە کەڵەکابێ ینی ئەم زانستی تا ئێستا هەمانە هەمووی ڕابردووە ینی ئەزمون کراون هەمووی ئەزمون کراوە ئەوەی داهاتوو دێ ئەوەی تر ئەوە بڵێت ئەوەنج ئەزمون نەکرێن ئەم جاشێتە سەر کەڵەکە دەسەر ئەوەکەی تر بەڵام خۆ تۆ ناتوانانی مەسەلەن ڕێ لە بیرکردنەوەی مرۆڤ بکری کە لەسەر هەر شتێ بیر کاتەوە لەوانەیە بیرکردنەوەکەشی بە کەلکی هیچ نەیە بەڵام خۆ ناتوانانی ڕێ لێ بگری قەجشتەکەی دەست خۆش بێ لێرەدا ئەتمەوێ بەڵێن ئەم بەشەی بەرنامەکەمان تایبەت بکەین بە کۆمەڵگای ئێمەیان ئەم کۆمەڵگانەی ئەوەی کە ناو دەبرێت بە کۆمەڵگا خۆرهەڵاتیەکان ئایا بۆچی بیرکردنەوەی زانستی یا با بڵێن تێگەیشتن و ڕاوەکردنی زانستی و دوجار دەرەنجامی زانستی لە لای بەشێکی کە دەتوانم بڵێم کەم نییە و ئەتوانم بڵێم بەشێکی زۆری کۆمەڵگای ئێمە و کۆمەڵگاکانی ئەم ناوچەیە ئینسان پێی ینی ئاشنانیە و لەگەڵی ڕانایە دەست و پەنجەی لەگەڵا نەرم ناکە و بە کوردی و بە کورتی باوەڕدار نییە بەرامبەر بە بیرکردنەوەی زانستی و تێگەیشتنی زانستی و ڕاوەکردنی زانستی و نەتیجە دەرەنجامی زانستی لە پەیوەند بە ڕووداوەکانەوە بۆ نمونە ڕووداوی بوومە لەرزە لەم چەند ساڵانەی ڕابردووە ئێمە شاهدی ئەوەین کە بەشێکی گەورەی کۆمەڵگای ئێمە زیاتر گوێی دەگرت و متابعی خەڵکانێکی دەکرد کە لە کایی زانستدا کاریان نەدەکرد و زانستکار نەبوون ئەوانی کە تەفسیری بۆمە لەرزیان بۆ ئەوەش کە زانستکار ڕادێکی زۆر هەرەوە تەفسیراکات ڕاست هەرەمەوێ بەوە گری بدەمەوە بۆ نمونە لە پەیوەند بە کۆرۆناوە بۆ نمونە یعنی هەر یەک لەمانە هەتا ئەم دۆزینەوە زانستی دوهەمین شانیدار زێد کە دۆزینەوەی کە لەسەری هەتا با بڵێن بەرجەستەکردنی وێنەی خانمێکی نیاندرتاڵ کە دەگەڕێتەوە بۆ 75,000 ساڵ پێش ئێستا لە ئەشکەوتی شاندار لێرە لە کوردستان بەڵام بەشێکی زۆری خەڵک نازانم بڵێم زۆری نیاننا بەڵام لە بەپێی تۆڕە کۆمەڵاتیەکان و
پلتفۆرمە کۆمەڵاتیەکان دەرەکەوت کە بەشێکی ینی بەرچاو ینی لە خەڵک باوەڕدار نییە بەرامبەر بەوەی کە لە مێژووی مرۆڤاتیدا کۆمەڵە بوونێک هەیە بوونێکی مرۆیی بەناوی مرۆڤینیان دەرتاڵ. ئایا ئەمە ینی هۆکاری ئەمە چییە؟ من ئەمەوێ سەرنج بۆ ئەوە ڕابکێشم یا با بڵێن یەکێک لەو ستەیتمێنتانەی کە ئەی خەمە ناو بەرنامەکەەوە یان خێن ناگفتوگۆکەنەوە ویشەوەیە ئایا غیابی بەرەمهێنانی زانستی و عقلی زانستی و ئینتاجی زانستی لە مێژووی ئەم کۆمەلگای ئێمەدا و کۆمەلگاکانی دەور و بەرمان کە هەتا ئێستاش بەشێکی گەورەی کۆمەلگاکان ینی لەگەڵ تێگەشتنی زانستی و بیرکردنەوەی زانستیە ئاشنانین تەنانەت بە کۆمەڵە خەڵکانێکەوە کە بەڕاستی ئەمە مای پرسیار و لەسەر وەستانە تەنانەت دەرچووی زانکۆ بەشە زانستیەکانن هەر لەناو ئەماندا خەڵکانێک هەیە باوەڕیان بە بۆ نمونە گۆیبوونی زەوی بەس چەندین سەدەیە ئەمە بڕاوەتەوە بەڵام هێشتا لەلای ئەوان پرسیارقسەمە کرد ئەو کەسەکە بڕوای بەوە بوو کە زەوی تەختە مامۆسای زانکۆ بوو بەڵێ فکرمسی زانکۆ بوو ڕاست بەسیەوە بکەم خۆی لە ڕاستیە ئەگەر بگەڕیتەوە بۆ مێژووی زانست یعنی ئەو شوێنانەی خوێندن کە لە پاڵ کلیساکان هەبوون یا لە کلیساکان هەبوون زانست کارەکان چون داگیریان کرد یعنی فلیان فەیلسوفەکان چون داگیریان کرد یعنی شوێنەکان بڵێن حوجرەکان لەلایەن زانستکارەکانەوە یا کەسانێک کە بە دوای معریفەیەکی جیاواز لە معریفەی ئاینەوە بوو داگیرکران بەرەبەرە داگیرکران ینی کارێکیان کرد لەو شوێنانە تەنها معریفەی ئاینی نەخوێن لێ معرفەی فەلسەفی بخوێن لێ علم بخوێن لێ و بەرەبەرە ئەکادمیاکان و زانکۆکان بە شێوازی سربەخۆ لە کلیساکان جیابوونەوە بەڵام لە شەرق بەگشتی کوردستان کە زانکۆ تۆ زیاتر نوێ چکە تۆ باسی علمەکەی باسی زانستەکەی ئەبێ سەرەتا باسی ئەو شوێنە بکەی کە خاوەندارەتیەکە کە زانکۆیە لە سەدەی 19ەوە کە لە وڵاتانی موسڵمان نمونەی مسر ئێران کۆتایی سەدەی 19 و عوسمانی یا تەنانەت هیندوستانی بەشە موسڵمانەکەیشی زانکۆ پەیاوێ لەناو ئەو دەستگا نەریتیە دینیانە کە لەناو ئەو مجتەمەعە هەن زانکۆکە سربەخۆ دروستە بێ ئەوان لە ڕێوە دێن داگیریەکەن یعنی لە ڕێوە دێن کۆرجی شەریعیتیاکەنەوە و دەسەڵاتی خۆیان بەسەر ئەو شوێنانە ئەسەپێنن لێژی کۆرجی شەریعە نیم بەڵام کۆرجی شەریعەنەوە زانکۆیە زانکۆ شوێنی پرسیارکردنە شوێنی نییە یعنی شوێنی ڕەخنەگرتنە شوێنی پرسیارکردنە لە هەموو ئەو شتانەی کە هەیە فەرق ناکات چی بێ هەبوو هەرچیەکەیە زانکۆ ئەو شوێنەیە کە ئەبێ ڕەخنەی تیا بکرێ یعنی ڕەخنەی لێ بکرێ بۆ ئەوە بەرەو پێشەوە بچێ بەڵام تۆ ناتوانانی ڕەخنە لە ئاین بگری بەڵام تماشاکەی لە وڵاتانی موسڵمانە یەکەم شوێن ینی کە زانکۆ دێتە شوێنە ئینەکان دێنە ناو مجتەمەعەکەەوە کە حکوومەتەکان ئەغڵب دروستیانەکەن ئەش بۆ لاساییکردنەوەیە لاساییکردنەوەی چونکە ئێمە لە سەدەکانی ناوەڕاستە غایبین بە تواوی غایبین عەبدولسەلام خاڵێکی زۆر گرینگەڵێ ئەڵێ خەبەرە دەن بە ناوەکەم لێبین نەما ئەو مێژوو نووسە گەورەکەی عەرەب ینی سەدەکانی ناوەڕاست کە لە ئیتاڵیا جارێکی کە ئینەکان کراونەتەوە زانکۆکان کراونەتەوە ینی ئەکادیمەکان کراونە فیزیا و کیمیۆمە ناخرێنێ ئەو گاڵتەی پێیدێ بەڵێەوە ئێمە ومان تێپەڕان ئەمە ئینە جا ئێمە ئەگەمە لە وەزع نییە بەڵام لە سەدەی 19 بەهۆی کە تەکنۆلۆجیا لە ئوروپا پەراسێنی بەهۆی شەڕی ئەمپراتۆریە موسڵمانەکان لەگەڵ ئەمپراتۆریە مەسیحیەکان کە ئەوان تەکنۆلۆجیایکی زۆر پێشکەوت وەکو تۆپ و هین و کەشتی جەنگی و ئەمانەیان هەبوو یان ئەمپراتۆریای پارسی کە لەگەڵ ڕووسا خێرێکی شەڕ بوو و لە شەڕەکانە هەمویان شکستیان خوارد و ئامێرەکانی گواستنەوە زۆر خێرا بوون و بە تایبەتە دەریا ئەمجا لەگەڵ تەکنۆلۆجیا ئاشنا بوون علمەکەیان نەویست تەکنۆلۆجیەکەیان نەویست و زانکۆکانیان و نمونەی زانکۆکانی ئوروپایان هێنا لە وڵاتانی موسڵمان دروست کردەوە تەنها یەک شتیان لێویست کە تەکنۆلۆجیان بۆ بەرهەمەهێنێ شتێکی زۆر گرنگ هەیە ئەڵەن ئەو شای ئێران ڕەزاشا
چەند کەسێکە نێرێ بۆ ئوروپا ئەڵم بچم بخوێنن ئەڵێ بەڵام لە بیرتان بێ ئێوە ئەچنە ئەوێ ئەو وڵاتە بۆ سویسانە نێرێ ئەڵێ وڵاتە کۆماریە ئێمە پاشایەتی ئەوە لەو شتانە مەکۆڵنەوە تەنها بچن عیلمەکان فێر بن بۆمان بێنەوە نامان ئەو شتانەمان ناوێت بەراوردمان مەکەن ئێمە پاشایەتین و ئەوان نەشەکە لا مۆزوعی عینەکەیشە زانستەکەیشە وڵاتانی مسلمان تەنها تەکنۆلۆژیەکەیانەویست ئێستاش هەروە هەر بەردەوامە فکرەکەیان ناوێ تەکنۆلۆژیەکەیانەوێ ئێستا ئەمە شتێکی بەیاد هێنامەوە جۆرج تەڕابشی ئەتوانین بڵێن ناڕاستەخۆ پەیوەندی هەیە بە باسەکەی ئێمەوە جۆرج تەڕابشی باس لەوە دەکات کە بۆچی هەڵبژاردن لەم مەنتقەیە لەم ناوچەیە هیچی لە ناکەوێتەوە تەنها دەسەڵاتی مستەبید و ستەمکاری نوێ بەرهەمدێنێ ئەگەر هەبێ هەڵبژاردن باس لەوە ئەکاڵێ دیموکراسی وەکو ماسیەک لە ئاودا چۆن ماسیەک کە لە ئاو دەری بێنی بیبێتە شوێنێکی تر بیگوازیتەوە طبعاً ئەمرێ پێویستی بەوە هەیە کە لەگەڵ بە هەموو ژینگەکەیەوە بە تەواوی ژینگەکەیەوە بە ئەو هەلومەرجەی کە دەوری ماسیەکەی داوە بیگوازیتەوە ئەو کاتە ئیمکانی ژیانی هەیە هەڵبژاردن و دیموکراسیەت لە خۆرئاواوە استیراد ئەکرێ بۆ منطقەی بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست کە بەرهەمێنراوی خۆرهەڵاتی ناوەڕاست خۆی نییە یا با بڵێن بەرهەمێنراوی خۆرهەڵات خۆی نییە بۆیە وەکو ماسیەکی مردوویەت هەر لە ئەساسەوە بە مردوویەت تقریبان ئەمەی جەنابیش دەیڵێ وەکو بڵێ تەنها تەکنۆلۆژیاکە یان پیشەسازیە جەنگیەکە بیهێنە بەدەر لەو هەلومەرجەی کە سەرچاوی بەرهەمێناری ئەم زانستەیە زانستی پیشەسازی بێ یان زانستی بەرهەمێنانی ئامێرەکانی جەنگی بێ تەکنۆلۆژیای جەنگی هەتا دوایی ئەو ئەڵێ فقط تەکنۆلۆژیاکە هەموو ئەو ژینگەی کە ئەم بەشێکە لێی ئەمە فرامۆشیکەنە ئەوەتە بۆ دیموکراسیەکە زۆر لەگەڵ تا هاوڕانیم دیموکراسی مەسەلەن ڕیشەدارترین دیموکراسی لە هندستانە هندستان بەشێنیە لە غەرب بەشێکە لە شەرق و دوا کەوتوترین بڵێن دیموکراسیش لە چاینایە ئەوش بەشێنیە لە غەرب بەشێکە لە شەرق یعنی سروشتی خەڵکەکە وایە سروشتی خەڵکی چاینا ئەو جۆرە سیستەمە کۆنفوشیەکە ئێستا بەشێوەی مارکسیزم لەوێ بەردەستە بووە ئەوەی لا قبوڵە کە خەڵکەکە وەکو مەشین لە چوارچێوەی هەنی یاسا و ڕێسە و فکرەکار بکەن و هیچیانێ بەڵام ئەوەی کە لە هندستانە هەیە یعنی بڵێن هەڵبژار ینی بڵێن ئەو ینی ڕیشەیترین جۆری دیموکراسیە لادێ بە لادێ شار بە شار بەردەوام خوان کوێخەی خوان هەڵە بژێرن و ویلایەت بە ویلایەت کە گەورەترین دیموکراسیە و ڕیشەدارترین دیموکراسیە بەڵام ئەوەی کە لە ئوروپا هەیە تەبانەوە بەرهەمی پەرەسەندنی پیشەسازی و سەرمایەداریە ئێمە ئەوەی کە ئەمانەوێت بیهێنین ئەوەیە ینی ئەو شتەیە کە لە ئوروپاوە وەکو دیموکراسی ئەمانەوێت لێرە جێگیریکەین بەڵام ئەکرێ بە شێوازێکەی سەیری بکەین کە ئەوەی هندستانە لە دیموکراسی بەڵێ ڕێک ئەوەیە ینی مەسەلەن بەڵام ئەم بنیاتە بڵێن دامەزراوە نەریتیەکان لە مجتەمەعی ئێمە هێندە بەهێزن ڕێگەیان نەداوە کە بیرکردنەوەی زانستی ینی بڵێن لە هینەکە جێگیر بێ من ئەرگانوڕە شارێکمە خوێندەوە هینی حاجی قادری کۆیە ئەو لەوێ باسی بەهانی خەڵکەدا بە تەنانەت جنێوەدا لە شارەکەیە ئەڵە بڕۆم بخوێنن تا ئانی جنێوی زۆر خراپیشەیە کە بڵێن بۆ تێگەشتن بە علم و فەن ئەو ئەڵێ جیاوازیش نییە لە نێوان ئەو حەدیسا هێنی ئەنەتۆ وتلب العلم ولو بالسین ئەڵێ لێرە کەی باسی ژن و پیاو کراوە ینی جیاوازی نییە لە نێوانی ژن و پیاوە وەلەوێ باسی شێخ و مێخەکە ئەڵێ ئەوەی کە لێرە ڕێگری لەو خەڵکاکە ئەوم خەڵکەی ینی بڵێن بستاندووە بە شێخ و مێخ لێرە بەس ئەو دامەزراوە نەریتیانەیە کە لەم مجتەمەعی ئێمە هەیە ئەو دامەزراوە نەریتیانە طبعا دەسەڵاتی شێخە دەسەڵاتی ئاینە شێخ ئەکرێ ئاینی بێ بەڵام ئەکرێ ئاینیش نەبێ ینی ئەکرێ خۆی سیستەمێکی سربەخۆ بێ لە سیستەمە ئاینیەکە کە مەلار نوێنەرایەتیەکە و لە هەمان کاتیشە خێزانیش وەکو نموزەجێکی بەتایبەت خێزانی شاری ئەوش خۆی دامەزراوەیەکە کە ئەکرێ ڕێگری بکە لەوە کە بڵێن بە هاواهەنگی لەگەڵ ئەو هینە نەریتانی ترە و ڕێگری بکە لەوە کە مجتەمەعەکە زانست بێتە ناوی و بە شێوەی زانستی بیرکاتەوە ئەم دامەزراوانن کە ئەم دامەزراوانە دامەزراوی زۆر بەهێزن ئەم دامەزراوانە پارەیان هەیە سوپایان هەیە پەیوەندی نێودەوڵەتیان هەیە حیزبیان هەیە ینی تۆ
دامەزراوی ئاینی حیزبی هەیە دامەزراوی شێخایەتی حیزبی هەیە ینی بەشێکە لە بچۆتەنەوە پرۆسی سیاسیەوە چۆتەوە پرۆسی دەسەڵاتداریەوە ئەوانیش کە بە شێوەی ینی بڵێن کە تۆ دێنی ئەڵێ حکوومەت پێک دێ لەمانە و ناچارە گرنگی بۆ قسانە بدە و ناچارە ڕێگری بکە لە هەنێ هینی خۆیانە سەپێنن بەسەر سیستەمە پەروەردەیەکەتە کە بە شێوازێ بیرکردنەوەی ئازاد یان بڵێن بیرکردنەوەی زانستی بە ئاسانی نەکرێ بگوازرێت لە پرۆسی پەروەردەدا بگوازرێتەوە بۆ مشکی مناڵی ئەم منتەقە کە کوردستان نمونەیەکێتی و تقریبا لە هەموو وڵاتانەوە تورکیە خۆ تورکیش وایە ئێرانیش وایە عێراقیش وایە ئەویش زاڵبوون و بەهێزی دامەزراوە نەریتیەکانە ینی پێدوانیە پرۆسسی تێدا ژیان و لەگەڵدا ژیانە بەرەمێنانی بیرکردنەوەی زانستی یا باڵی بەرەمێنانی زانستی و بیرکردنەوەی زانستی و نەتیجە ینی بە دەرەنجام تێگەیشتنی زانستی و لەوێشەوە ڕاوەکردنی زانستی وەتە تەفسیری زانستیمانەوێ یعنی ئەمە تێدا ژیان و لەگەڵدا ژیانە پرۆسەی تێدا ژیان و لەگەڵدا ژیانە زیاتر لەوەی کە بیگوازینەوە کە چۆن دەوتێت مەسەن بیگوازینەوە یان هەر ڕێک بە بەس لەوەی کە ئینسان لەگەڵ یا بژی بەشەکە دەرگیر بێ بزۆکەوەی کەس ناتوانێت خۆی لە بەرهەمەکانی تەکنۆلۆژیا بدزێتەوە ینی مەسەلەن سۆڤێتیش دژە زانستی بوو لە هەندێک جیهاتەوە ئەوش بەتان ناسر پێڵە ئاینێک بە کۆمۆنیزمە ئاینێکی نوێ ئەوەی لە دژی هەنێ زانست بوون جگە هەستیانەکە لەگەڵ فەلسەفەی مارکسیزمانایەتەوە بەڵام لە کۆتاییە هیچ کەسیان ینی خۆیان لە بەرهەمەکانی تەکنۆلۆژیان نەگوێت یەکەم شت کە پێژیای کۆنەوە لە ئێرانی ئێستاوە یەکەم وەفت کە نێردران بۆ ئوروپا بخوێنن پزیشکێکە کوڕێکە نەبیێنە پزیشکی بخوێنێ و کوڕێکی ناریانە وێنەکێشی فێر بێ فێری پزیشکی بێ فێری وێنەکێشی بێ وێنە بۆ وێنەی شابکێشی هەردووچیان بۆ وێ شابە نەمری بهێڵنەوە یعنی هەردووچیان تەکنۆلۆژیاکەیان نەوێ شتەکەیان نەوێ بۆ ئەوە کەچی زیاتر بژین هەر ئەوە خاڵێکە کە لەوێەوە هەموو زانستەکە دێ زانست هیچێکی زۆر گرنگی هەیە خۆی متەکە خۆی بە تەکنۆلۆژیاوە خەریکەکانی ئەڵێ باسی سەرەتای گردون مەکە باسی سەرەتای ژیانی ژمەکە خەریکیشی خۆتەوە سەر چاو خەریکی ئیشی خۆی بەرە پێدا هەتا ئەو فرسەتی دەسەکەوێت لەو هینە قسەی خۆیەکە یعنی ئەوە نییە کە مەسەلەن تۆزێکی بێنی هەمووی دێ تۆزێکی بێنی هەمووی دێ بەرەبەرە دێ ئەتوانی ڕێ لێ بگری بەس هەرکی کۆتاییە بە قەولی برادەرێکم وتی زانست هەموویان هاڕێ بەڵام گرینگە نەمان هاڕێ یعنی بەهێوری خۆمان ئاقڵ بین پێشکەوین یعنی خۆمان لەگەڵ پرۆسەکە بگوین ئەوە مهمە ئەوە گرینگە کە ئێمە چۆن بتوانین ئێمە نەهاڕێین ئیندیماجی لەگەڵا بکەین ئینسجامی لەگەڵا بکەین ئەوەیە ڕاست مامۆستا حوسێن سوپاس بۆ جەنابەت بۆ ئامادەبوونت لە دوو ئەڵقەی بەرنامەکەماندا بینەرانی بەڕێز و خۆشەویست هیوادارین ئەم دوو ئەڵقەی بەرنامەکەمان مای سوود و ڕەزامەندی ئێوە بوو بێت تا پێگەیشتنەوەمان لە ئەڵقەیەکی دیکەدا هیوای تەندروستی و شادمانیتان بۆ دەخوازم